عليكم بەنامی خۆی ئازاوە شەویسا فرەوێن بەوەش حاڵزان و جدارە تەرەنە شار و بەغڵایەوە ئامانە خزمەتە پێچیشی ئەها گۆشم پێی گردێ ماچ و بەغا ماچ و بەغڵا وێ تازاندێ زوانی هۆرامی دلی فەرەنگ و هۆرامینە دلی واتەوەڵینەکانمانە نامی ئیشاریە فرا ئامێنێ بۆ کاتی حەزم کرد بە زیندەی دلی شارەکەێنە ڤیددیۆکەی نمایشکەرمی و بۆ خزمەتە یاگی وێشەنە بۆ چێوەکە وەشتەرە وەشەویسا ئاگامانە جەوێما دلێ واتەوەڵینەکانمانە نامی ئیشاریە فرە هەنێ چنواتە وەڵیناما هەنی کە ئاماژەمدا بە نامی شار و بەغای و چانیشا ماچۆ گر شارێ وەشی شار و بەغایەنە بێن بە شار واتەوە تەرەما هەنە دوور بەڕۆی تا ماچۆ هەرەکەەوە بلو پێ بەغایمەوە بە هەسەرێ واتەوە تەرەما هەنە ماچۆ قرژانگی یوی گێرۆ وەرژمەوە تا هەرو بەغای نەسەڕۆ واتەوە تەرەما هەنە ماچۆ خان مەجموع بەغای گێرۆ یان بەغایم گێرۆ واتەوە تەرەما هەنە ماچۆ وش ئیناچێ و نامی ژێوارە بەغڵا تەماشەکەرێ نامی ئیشاریە دلێ فەرەنگ و هۆرامینە ئاگامانیا جەوێما دلێ واتەوەڵینەکانمانە هەنێ بە حکم و چیشی بێن مەزان و نزیکی ما بیان هاتوچۆکردێ ما بیان کاروان و بازرگانیەکێ ما بینی کە وەختوش خەڵکمە ئامان پیشارەنە واچمێ هەرمانەش کردێ بۆ وەروانەی نامی بەغای ئاگامانیا جەوێما دلێ فەرەنگ و دلێ کللتورەکەی و دلێ واتەوەڵینەکانمانە هەن جاپۆ کاتێک حەزم کرد هەم پێ تازۆکردێ واچمی زیندۆکردێ فۆنەتیکەکەی تر نەواتمێ بەغا وەرامی ماوەچە بەغاچ کاتێ مەڵێما هەنە دەنگوڵێ ماچمێ بەغڵا جا زائدەن چیشی تەریچ دلی نامی بەغای دلی بەغڵای دلی واتەوەڵینەکانمانە هەن حەزم کرد یاگی وێشەنە دلی شارەکەێنێ چی یاگەێنە هەرچەندە حیف و خەسار بەغڵاکۆ جارانی نەمەنن گر شارە وەشێنە وەشی شار و بەغڵایەوە بێن بە شار و وەشی جارانیشە نەمەنن پاک و تەمیزەکە جارانیش نەمەنن حەزم کرد لێ بەغایەنە ئی ڤیددیۆی نمایشکەرمی و خزمەتانە بوو سەبسکرایب کەناڵەکە تا ویر نەشۆ دەستوەشی تاوانەکەر و کیاندش پێوترینی وەڵاش کردێ لایکش کردێ و پەیلوای وێ تا پێما بنویسدێ دەستوەشی تاوانەکەر و نەوشان نیشتێ